بەناوی خوای گەورە سڵاوتن لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست ئەمڕۆ بە بەشداری زیاتر لە ملیۆنێک و 800,000 قوتابی زەنگی ساڵی نوێی خوێندن لە هەرێمی کوردستان لێدرا. سەرۆکی حکوومەتیش لە وتەیەکدا باسی لەوە کرد کە ئەو لە معاناتی مامۆسایاندا تێدەگات و پێویستە مامۆسایانیش لەوە تێبگەن کە ئیمکانیاتی حکوومەت سنووردارە. هەروە باسی لەوە کرد کەوانەکو حکوومەت درێغیان نەکردو و ئەرکی خۆیان بەجێهێناوە لە پرسی دروستکردنی قوتابخانەی نوێ و مەسلەی نۆژەنکردنەوەی قوتابخانەکان. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر ئاسەنگەکانی ساڵی نوێی خوێندن دەکەین، سەرەسەرەوە دەکەین لە کاتێکدا کە هەرێمی کوردستان بۆ ڕزگاربوون لە دووداوامی پێویستی بە نزیکەی 30,000 قوتابخانێ بۆچی بڕیاردراوە ئەم ساڵ تەنیا 13 قوتابخانە دروست بکرێت ئەگەر وابێ ڕەنگە بە 100 ساڵی تریش نەتوانرێت کێشەی دووداوامی لە هەرێمی کوردستان چارەسەر بکرێت. و ئەو بڕە پارش کە تەرخان کراوە ناکە لە سەدایەکی بودجێ هەرێم بۆچی لە هەرێمی کوردستان بودجێکی کەم بۆ بواری پەروەردە خرج دەکرێت. هەروە لەسەر کێشەی مامۆسایانی وانەبێژ ئەمڕۆ هیچ بەڵێنێک لەلایەن حکوومەتەوە نەبوو و بۆ پرسی بۆ قسەک لەسەرم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا مەریوان سەلاح حیلمی پسپۆڕی پەروەردە لە ستۆدیۆ، هەروەها لە هەولێرەوە موسلیم عەبدوڵڵا جێگری سەرۆکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای پەرلەمانی کوردستان، لە ڕانیشەوە کارۆغ عەبدوڵڵا نوێنەری مامۆستایانی وانەبێژ. سەرسەرم پرسانە دەکەین، سوپاسی ئامادەبوونتان دەکەین. مامۆستا مەریوان گرت لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. دەمەوێت سەرنجی بەڕێز بزانمە سەر وتارەکەی سەرۆکی حکوومەت و ئەمڕۆ بەڵێنێکی تازەش نەبوو بۆی کە کێشەکانی پەروەردە چارەسەر بکرێن، کێشەکانی مامۆستایانی وانەبێژ واتە باسی لەو کرد کە ئەوان لە معاناتی مامۆستا تێدەگەن، بەڵام دەبێت مامۆستایانی بزان کە ئیمکانیاتی حکوومەت سنووردارە. سەرنجی بەڕێزت چی بوو لەوارێ؟ پێشێکی زۆر سپاس بۆ بەرنامەکەتان، دەستان خۆش بێت بۆ ئەم بەرنامەیە. گوێم لە قسەکانی سەرۆکی حکوومەت گرت ئەمڕۆ قسەی گشتگیر بوون بە شێکی گشتی، یعنی با بڵێن شتێکی ئەو توێتیان نەبوو کە شتێک لە سەرۆکی حکوومەتەوە لە بواری پەروەردار ڕابگەێنرێت بۆ خەڵکی کوردستان کە شتێکی دڵخۆشکەر بێت. هەر ئەوەیە کە کۆمەڵێک شتی باس کرد و باسی ئەوەی کرد کە ئیمکانیاتی حکوومەت سنووردارە. ئێوە ئەو بۆیە بوو پەیامەکە دەبێت لەوە تێبکەن کە ئیمکانیاتیان سنووردارە. ئێوە تێگەشتنتان هەیە وەکو مامۆستا؟ نا، ئێمە ڕەحنەمان لەسەر ئەوە هەیە. ئێستا با بڵێ مثل بۆ نمونە، ینی ڕۆژگارێک گوتی ئەبێت لەوە تێبگەن کە بەپێی پارەی بەردەست واتە نەوت دابەزێ و بۆ $20 و $30 و خۆگونجاندنی هێنایان ناوە. باشە تۆ خۆگونجاندنی هێنایان ناوە کە شتێکی تەواان غەڵەتە، بەڵام بڵێن سەرسەرم سەرچاوم، یعنی بڵێن ئەی باشە کە لە $20 بە $120 بە $100 بەرنامەی حکوومەت چییە بۆ گەشە پێدانی کوردستان و بە تایبەتی لە بواری پەروەردە؟ تۆ نەوت بە $100 بێت، تۆ معاشی خەڵک ئەوەی کە نەداوەتێ بێیتەوە، تۆ کە بینای خوێندنەکە گرفتیە بێ چارەسەری نەکەی، کتێبی خوێندن چارەسەر نەکەی، وانەبێژان چارەسەر نەکەی، پلە بەرزکردنەوە چارەسەر نەکەی، یعنی تۆ بە تەمای نەوت ببێ بە چەند ئەوت ما خۆگونجاندنەکە قەیناکە، تۆ بە تەمای نەوت ببێ بە چەند تۆ بتوێ ئەم کێشانە وردوەر چارەسەرکی ناڵێنی بە کورتی وەکو مامۆستایان وەکو پسپۆرێکی پێدوانی ئیمکانیاتی حکوومەت لە ڕووی بودجە و سنووردار بێ؟ نەخێر سنووردار نییە، ینی هەموو کەسێ هەست بەوە کە با بڵێن توانای حکوومەت زۆرە، بەڵام ئەو بۆ ئاڕاستەیە ئیش ناکات کە کێشەکانی خەڵک وەرە ناوی شانە کێشەی بواری پەروەردە چارەسەر. باشە، بەس ئەو لە سەرۆکی حکوومەت باسی لەوە کرد کەوان درێغیان نەکردووە لە نۆژانکردنەوەی قوتابخانە، دروستکردنی قوتابخانەی نوێ. حکوومەت بەرکی خۆی هەستاوەوەی کە پێویستە بۆ دروستکردنی قوتابخانە بینای پێویست ساڵانە. کاکە شت کراوە، شتی بچوو بچوو کراوە، خۆن ئێمە نە بەرنامادارە نیشتین بۆی کە بڵین ئێمە هیچ شتێک نەکراوە. بەڵێ نۆژانکردنەوە کراوە، بەڵێ لەلایەن کۆمپانیاوە تاکوتەرا مەکتەب دروست کراوە، بەڵێ لەلایەن حکوومەتەوە تاکوتەرا مەکتەب و خوێندنگە دروست کراوە، بەڵێ پێداویستی این کراوە با بڵێن کتێب ئەماشانە کراوە، ئێمە ناڵێن ئەم شتان نەکراوە، بەڵام ئەو کە ئاڵێ ئیمکانێت سنووردارە ئەوە هیچ شتێک نەکا بۆ ئەوەی کە لە ڕابردووە ڕوویاوە. ساڵانە هەموو ساڵێک 40,000 تەلەبە بۆ 50,000 مناڵ ئەچێت تەستێکی سەرەتایی. تۆ وەرە لە بناغەوە ئیشکات، تۆ وەرە ئەمە بەس لە سنووری سلێمانی لە هەرێمی کوردستان، لە هەرێمی کوردستان 40-50,000 مناڵ ئەچێتە پۆلیەکی بنەڕەتی. تۆ وەرە بەپێی ئەم 40-50,000 تەلەبەیە بزانە پێویستی بە چەند مەکتەبەیە، 100 مەکتەب بۆ نمونە، 100 بۆ 150 مەکتەبەیە، پێویستی بە چەند مامۆستا هەیە، پێویستی بە منە مامۆستا هەیە، پێداویستەکانی 40,000 تۆ
ئەمە چارەسەرکە وردورد کە تۆ ئەمە چارەسەر کرد ئەم ساڵ بۆ ئەم ساڵی خوێندنیا بۆ ساڵی داهاتوی خوێندن وردو لە چەند ساڵی ئایندا بۆ خۆی خوێندنە چەسکەی ئاسایی خۆی بەپێی ئەو مناڵێکەیەکی بنەڕەتی تۆ کێشەکانی وە چارەسەرکە ئیتر وردورد ئەمە کێشەکان بەرەو چارەسەر بوون ئەڕۆ بەڵام تۆ یعنی بەبێ هیچ هینێک باوەڵین هەر ئەڵی سنووردارە توانامان ئەومان تۆ 30 ساڵە یاڵی سنووردارە یاڵی خۆ گونجاندنە یعنی کە ڕۆژێکم پێ بڵێ جارێکم پێ بڵێ بڵێ ئیمکانتمان باشە کێشەکان چارەسەرەکەی یەک جاریانی نییە بە سەبارەت بە ئامارە کار ئەمڕۆ بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی وتی تەنها لە سنووری سلێمانی 47,000 قوتابی تازە ڕۆشتووە هەنی باز لەوە کە 100,000 قوتابێکی تازە بچێتە بەڵێ بەپێی ئەو تازێمیش بۆ تێگەشتم بە سنووری سلێمانی بەڵێ ڕاستە بەپێی ئەو قوتابێت تازەی کە ئەچێتە خوێندنگەی با بڵێ ئەوە تۆ پێداویستەکانی بۆ دابینکە ئەم 47,000 لە سنووری سلێمانیا پێویستی بە چەند بینای خوێندنگە هەیە ئەمەنە پێویستی بە چەند مامۆستا هەیە ئەمەنە پێویستی بە چەند کورسی و کتێب ئەم جۆرتانەی ئەمەنە بەڵام ئەو بیری لەوە نەکردەوە حتا کاک حەکیموەکو بیرخستنەوەی یعنی لە من کاتت دەسم لەم حکومەتە شت خۆ من لێسە دەسم لێ نەشتووە من 15 ساڵەوە پێش دەسم لێشردووە یعنی زانیی زمانێک هەیە کە پێی وترێ لەناو کەم کەس ئام قسە هەیە پێ وتێ زمانی کفتەبارینەکە زمانی کفتەبارینەکە کەی بوو باشە زمانی کفتەبارینەکە بەعز ڕووخا بوو ساڵە 2 ساڵ تاوەکو با بڵێن عێراق کەوتە سەر سکەی خۆی و پارەی تازە و سەی حەفەکە هاو ئەو کاتە بوو باش لێ پرساواکانی حکوومەت وە لە ناوی شاکە بەرنامەکەی ئێمە لەسەر بواری پەروەردەیە ئەوت ئەوەی کێشەمان نەبێت ئێمە پارەیە ئەمە خۆم جۆم لێم و قسەم لەگەڵ کردو باشە تۆ لە کاتێکا بە درێژایی 2005 حسابکەی تا 2013 تۆ ئەوەی کێشت نەبێت پارە بێت نەتوانیوە دەوامی خوێندنگە مەکتەب بکەی بە یەک دەوامی نەک بڵێ لە ساست یعنی لە سا بۆم نە 50 لە ساسی لە ساچن تۆ لەم کاتا تۆ نەتوانی ئێستا لە دوای ئەو کە تۆ نۆت بەسەر بەخۆ ئەفرۆشی نۆت بەرز و نزم ئەکات لەم کاتا یای تۆ لەو کاتا نەتوانیەوە بیکەی ئیتر من لەو کاتەوە کە نەیان کرد هەتا من جارێکیان چوون بەلای بە مەبەستم یعنی چون بەلای بەڕێوبەری ئەوانەی کە بیناکەن بیناسازەکان لە وەزارەتی پەروەردە پێم وتم خۆی ئێستا ئیمکانێت و شت هەیە ئەم تەلەبە حەزی لە دەرسی وەرزشە بۆ ئەم هەرم ساحەیە کە باران ببارێتە تا وەرزشتیان تیاداکرێت بۆ هۆڵی داخرا دروست ناکەن لە مەکتەبەکانە ئەو کاتێک کە پارە زۆر بوتی کاکە ئێمە بۆی ئەو ساحاکەین بۆی تەلەبە تیایە بۆستێ ئیتر من دەستم لێشت یعنی ئەوە ینی دەستم و کاتە لە پەروەردە شت کە ئەمانە نیازی چارەسەرکردنیان نییە و ئاڕاستەکە بەرەوکەتی تایبەت ئەبێت باش دێم وڵات مامۆستا ئەگەر بچینە ڕانیە مامۆستا کارۆخ نوێنەری مامۆستانی وانە بێش لەگەڵمانە مامۆستا کارۆخ سوپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم سەبارەت بەوەی کەمڕۆ ئێوە هەستان بە نیگەرانی کرد کە لە ساڵیادی بڵێن دەستپێکی ساڵی نوێی خوێندنە بەڵێنێک نەبوو بۆ مامۆستایانی وانە بێش و ئێستاش ژمارەی مامۆستایانی وانە بێش چەند پێک دێنێت بەڵێ دیارە مامۆستا کارۆخ ئەگەر دواتر دەچینەوە لای کاک موسلیم سوپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم سەبارەت بە دەستپێکی ساڵی نوێی خوێندن بۆچی ئەمڕۆ بڵێن بەڵێنێک نەبوو لەلایەن بەرپرسان بە تایبەتی بۆ چارەسەرکردنی کێشەی مامۆستایانی وانە بێژ مەسەلەی پلە بەرزکردنەوەیە باشکردنی ژیانی مامۆستایە سەرنجی بەڕێستان لەو بارەیە چییە؟ بەناوی خوای گەورە مێرەبان سەرەتا سڵاو بۆ بەڕێزت کابل حەکیم و بە خێراتی میوانە بەڕێزەکەت دەکەم سڵاو ڕێزمێ بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان ئەمەوێت لە سەرەتایە دەستپێشە قسەکانم بە پیرۆزبایی کردم بێ لە سەرجەمی قوتابیانی هەرێمی کوردستان لە سەرجەمی مامۆستایانی کەرتی پرۆسی پەروەردە لە هەرێمی کوردستان بە هیوای ئەوەی کە ساڵێکی پرۆزان سوماریفە بێ و ساڵێک بە مامۆستایانی بەڕێزیش بەشێک لەو قەیران و گرفتانەی کە لە بەردەم پرۆسی پەروەردای لە هەرێمی کوردستانە ئەو ئاستەنگانە نەمێن و چارەسەر بن دیارە ئێمە لە هەرێمی کوردستاندا 8 ساڵی ڕابردوو
ساڵانی پڕ لە کێشە و قەیران بۆ پرۆسی پەروەردە لە هەرێمی کوردستانە لە دوای قۆناغی 2014ەوە کە گرفتی دارایی سەرهەڵەدا لێوە سەرجەمی کێشەکان دروستە بن هەر لە دانەمەزرانی مامۆستایان داخرانی دەرگای دامەزراند و نەهێشتنی یاخود بڵین هەڵگیرانی تەرفیع و عەلاوە بە مامۆستایانی بەڕێز پێدانی ئەرزا سولفە واروها بێتەوە دروستکردنی قوتابخانەی نوێ نوێژەکردنی قوتابخانە کۆنەکان ئەمانە هەمووی ئەم کێشانە بوو لە دوای قۆناغی 2014ەوە ساڵ بە ساڵ تەراکماتیان کردەوە تا ساڵ ئەوسانی دروست کردووە ئەم ڕۆژ بە ڕۆژ ئەو گرفتانەوە خۆیان ماونەتەوە بێوێ چارەسەر بکرێن ئەوەی گرفتە لای ئێمە ئەوەیە کە بەڕاستی هەمیشە بە وەزارەتمان ڕاگەیاندوە پێمان وتون ئەم گرفتانە ئەگەر چارەسەر نەکرێن لە ساڵانی ئایندەی زۆر نزیکدا ڕەنگ بێ پرۆسی پەروەردە لە هەرێمی کوردستانە بخنچێنێ بۆ چونکە ئەگەر تەنها نمونەیەک بێنینەوە ئەویش مامۆستایانی وانە بێش کە لە 2 ساڵی ڕابردووە یاخود بڵێن لە ساڵی یەکەمی خولی پێنجەی پەرلەمانی کوردستانە کە ئێمە هاتینە پەرلەمان نزیکەی 18,000 کەمتر لە 20,000 مامۆستای وانە بێژمان هەبوو بەڵام لە ئێستاە چۆتە 30,000 ینی ئەمە بەڕاستی بەرچاوی بە شێوەیەکی زۆر بەرچاو ئەم ڕێژە بەرز بۆتەوە و ئەگەر ئەم ڕێژەیە بەڕاستی چارەسەر نەکرێەوە گرفتێکە کۆتایی پێنێنێ پلانێک نەبێت نیەتێک و دڵسۆزی و خەمخۆریەک نەوێت چارەسەرکردنی گرفتی مامۆستایانی وانە بێژ پێم وایە لە ساڵانی ئایندەی زۆر نزیکدا هەڵاوسان دروستەکە وە سەرجەمی مامۆستایانی ئەتوانم بڵێم کەرتی پەروەردە ئەکاتە وانە بێژ ینی ئەمە بەڕاستی گرفتێکی گەورەیە ناکرێ هەموو سەرەتای ساڵێک لە جیاتی ئەوەی کە قوتابخانەکان زەنجی ئارامی زەنجی پرۆسەیەکی خوێنی تەندروست لێ بدرێ قوتابیەکان بە دڵێکی ئارامەوە بە زەوق و شەوقێکی ڕوونەوە بچنە ناو پۆلەکان و دەرس بخوێنن بەڵام لەو بەرەوە مامۆستایانی وانە بێش کە کۆڵەگەی بەڕێوەبرنی پرۆسی پەروەردەن لە سەرجەمی قوتابخانەکان بێنە سەرجادەکان و ئیتر ناڕەزایی و گرتبوونەوە بکەن و داوای حەقێکی شایستەی مافێر خۆیان بکەن کە پێدانی موچەیە سیمانگ 30 مانگ و 30 ڕۆژ جارێک و هەروەها داوای دامەزراند و گرێبەستەکەن لە کاتێکدا ئەمە بەڕاستی نزیکەی 8-9 ساڵە مامۆستاوانە بێش چاوەڕێیەکە ئەو مافی بۆ دەستەبەر ناکرێ و پێمان وایە ئەمە بەڕاستی زوڵمێک کەستەمێکە لەو مامۆستایانە لە کاتێکدا ئێمە پێمان وایە ئەم کێشەیە کە چارەسەرکردنی و ئاستەم نییە ئێستا مامۆستایان خۆ موچەیان پێدرێ خۆ مامۆستایان کە موچەکەیان مەقتوعە هەرچەند لە ڕابردووە بەڕاستی زۆر تاڵی و سوێریان بینیوە کە ئێمە نەچینە سەر ئەوە بە تەفاسیلی باسیکەین لە ئێستاە کە ئەمە مەقتوعەکان بۆ بڕاوەتەوە بە پێی ڕێنمایی دارایی ژمارە 14 کە مامۆستاکان لە کەمترین موچە لە 200,000ەوە بۆ 450,000 ئەمە ئەگەر بین سەیری بکەین شتێکی وای کەم نییە جیاوازی لەگەڵ مامۆستایەکی گرێبەست کە بە گرێبەست بکرێ بۆیە ئەمە نیەتێکی ئەوێ بەڕاستی بڕەپارەیەکی کەمی گوژمە بۆ دیاری بکە لە وەزارەتی دارایی ئەم کێشە گەورەیە چارەسەر بکرێ بەڕاستی کە هەموو ساڵێک بەرەوچی پرۆسی خوێندنەگرێ لە هەرێمی کوردستانە و بەڕاستی ئەمە ئەوە دەرەخا کە نیەتێکی چاکسازی خەمخۆری لەو بارەوە نییە چونکە بەڕاستی مامۆستایەک و دوونین ئەمە 30,000 مامۆستایە چاوەڕێ ئەکەن ئاوڕیان لێ بدرێتەوە خەمخۆرێک بەدەمیانەوە بێ دڵسۆزێک بەدەمیانەوە بێ کێشەکەیان چارەسەر بکە وەزارەت بەدەمیانەوە بێ من پێم وایە ئەم کێشانە کێشەی 8 ساڵی ڕابردوون کە ئێستا ئێمە لە ساڵی لەم ساتی ئێستا هەمان ئەم وتانەی ساڵانی ڕابردوومان گوێ لێ بێتەوە کە مامۆستایان لەسەر شەقامەکانمون داوایان کردووە شتێکی جیاواز ناڵێن ئەمانە ئەڵێن کاکە بە ئەمە ژۆک و مامۆستایەکی میلاک لەسەر وەزارەتی پەروەردە نەفسی موچەم پێ بدرێن ئەو مافانەم هەبێت کە مامۆستا ئەتوانێ مۆڵەت وەربگرێ ئەتوانێ خزمەت پێشکەش بک بە شێوەیە کە زەمانەتی هەبێ ئەو مامۆستای مافەکانی پارێزراوە لە نێو ژینگەی قوتابخانەیە باشە ئەگەر ئاماروشت هەیە لەبارەی ژمارەی قوتابی ئەم ساڵ ژمارەی مامۆستا قوتابخانە ئەگەر بە کورتی بێ دواتریشی دێمەوە لای بەڕێزت ئێمە بەڵێ ئامارمان هەیە ئێمە نزیکەی 1,800,000 قوتابیمان هەیە لە هەرێمی کوردستانە و نزیکەی 140,000 مامۆستا وەزایدن 140,000 مامۆستای میلاک و 30,000 مامۆستایوانە بێژمان هەیە لەگەڵەوەشە ئێمە نزیکەی 6,700 قوتابخانەی حکومیمان هەیە لە نێویانە 450 قوتابخانەی ئەهلی ئەمانە ئەم ڕێژێن کە بە شێوەیەکی
داتا لای ئێمن بەڵام بەڕاستی ئەمە ناچوونیە کێ ینی لەگەڵ ئەم کێشە و گرفتانی لە پرۆسی پەروەردەی حکومیە ساڵ بە ساڵ لە بەرامبەریە پرۆسەی پەروەردەی ناحکومی هەڵقشانی بەخۆیەوە بینیوە بەرزبوونەوەیەکی ناچوونیەکی بەخۆی بینیوە و بەڕاستی بەداخەوە ینی ئەمە بۆتە جۆرێک لە بیرۆکەی لای خانەوادەی قوتابی کە هەموو جوهدی خۆی ئەوە بۆ کۆ بکاتەوە کە بتوانێت مەصرفی قوتابیەکانی خۆی بکە منداڵەکانی خۆی بکە ئەگەر بێت و بەم جۆرە پرۆسی خوێنی حکومی باجی ئەو گرفتانە بدا بیان باتە خوێندنی ناحکومی لە کاتێک دارچەن ئەمە بارگرانیەکی زۆر لەسەر خانەوادەی قوتابی دروستەکە. بەڵێ سوپاس دەکەم مامۆستاکار و سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێز شت سەبارەت بە مامۆسایانی وانە بێش ئەمڕۆ ئێوە نیگەران و کەیس بەڵێنێک نەبوو بەوەی کە بکرێن بە هەمیشەیی و ئێستا ژمارەتان چەندە وەلەو قوتابخانش کە باز لەوە دەکرێت کە سەرۆکی حکومەتان بڕۆ و تاری پێشکەشکرد یەکێک لە نوێنەرەکانی ئەوە باسی لەوە کردبوو کە ژماری مامۆسایانی وانە بێش زیاتر بوو لە میلاک. بەناوی خودای گەورە بەخشندا سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام ڕێزوو و تەقدیرم هەیە بۆ دوو میوانە خۆشەویستە. هەڵبەتە ئەمڕۆ لێدوانی سەرۆکی حکوومەتی یاریبی کوردستان و کردنەوەی دەرگای قوتابخانەکان و هاوشێوەی ساڵانی ڕابردوو بە کۆمەڵەیە کێشە و گرفت و ئاستانگ لە بەردەم پرۆسەی خوێندن وەک میوانە بەڕێزەکان ئاماژان پێدا لە دوو داوامی سێ داوامی و خراپی کوالەتی بینای قوتابخانەکان و هەروەها کەمی میلاکاتی لە ناوەندەکانی خوێندن و وەڵام نەدانەوەی داواکاری مامۆستانی وانە بێژ بە دامەزراندن و وەڵام نەدانەوەی مامۆستانی میلاکی دامەزران بە مافیان و وەک لە بەرزکردویان کۆمەڵێک لە گرفتە سەرەکانی تری مامۆستان و ناوەندەکانی خوێندن دەرگای قوتابخانەکان کرایەوە بەداخەوە ئەمڕۆ حکوومەتی سەرۆکی حکوومەتی یاریبی کوردستان ئەبوایە لە ڕێگای کەناڵەکانی خۆیانەوە ئاماژە بە مافی مامۆستانی وانە بێژدا وەکو مژدەیەک بۆ مامۆستانی وانە بێش مامۆستان کە چەندی ساڵە ناوەندەکانی خوێندن سەرباز ئاسا خزمەتی کردی پەروەردە دەکەن وەڵامی داواکاریەکانیان بدرابایەوە و کۆی ئەو کێشانێک کە لە پرۆسەی پەروەردە هەیە بەلانی کەمەوە لە سا پەنجای چارەسەرکرا وەکو لە بوونی پلەبەرزکردن و بوونی سێداوامی و خراپی کوالەتی قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندن. ئەو وێنەی کە بەڕێ سەرۆک حکوومەت لە ئەو ڕحلەی لەسەری دانیش بوو هەم ڕحلەکە ڕێکخراوی یونیسێف بوو هەم بیناکە ڕێکخراوی خێرخوازی بوو هەم مامۆستاکان مامۆستایی وانە بێژ بوون کەواتە ڕۆلی حکومەت لێردا چییە بەڕاستی ئەگەر ناتوانێت خەڵک وانە بێژان دەرچوانی زانکۆپی ماگاکان دامەزرێنێ ئەگەر ناتوانێت پیداویستەکانی ناوەندەکانی خوێندن دابینکە ئەگەر ناتوانێت قوتابخانەی پێویست و نوێ دروست بکە دەتوانی بڵێن ڕۆلی حکومەت بەڕاستی تەنها قسەکردنە بەداخەوە بەڕاستی مامۆستانی وانە بێژ ساڵانێک زۆرە بە موچەی کەم بە شایستەی کەم لە ناوەندەکانی خوێندن ئەمڕۆ کە یەکەم زەنگی دەرگای قوتابخانەکان لێدرا ناوەندەکانی خوێندن ئەمڕۆ مامۆستانی ئێمە لە ڕێگا تووشی حادیسە بوون بەڕاستی بۆی دووری و سەختین ڕێگاکانیان و زۆرێک لە ئەوانەی کە لە دەرەوەی شار داوام دەکەن ئەوانەی کە لە گوند و دیهاتەکان داوام دەکەن شوێنی مانەوەشیان نییە سەرای ئەوەی کە بەڕاستی بە دوو ماگ موچەیەک وەردەگرن کە بەڕاستی زۆر جار ئەم موچەیە لە کری هاتچۆ سەرفتن لە کاتێکدا لە ئێستا کە بەهۆی قەیرانی بەنزین و کەمیستۆمەنیەوە ڕەنگە مامۆستانی وانە بێژ بەڕاستی نەتوانن بەردەوام بن. ئەمڕۆ قسە لەگەڵ بەڕێز دکتۆر ئالان کرد وەزیری پەروەردە تایبەت بە کێشە و گرفت و دامەزراندنی مامۆستانی وانە بێژ بەڕێزیان وتی ئێمە هەر ئەمڕۆ لە بەجددی قسەمان لەسەر چارمیسی مامۆستانی وانە بێژ کردووە و وەڵامی سەرۆکی حکوومەت بۆ مامۆستانی وانە بێژ وەڵامێکی دیدێکی ئارێنی بووە بەڵام پێیان باش وە لەگەڵ ئەنجومەنی ڕاژە دانیشتن بکەن بۆ ئەوەی هەر گرفتێکی دارایی هەبێ وەڵامێکی یەکلاکەرەوە بۆ چارەسەکردنی کێشەی مامۆستانی وانە بێژ هەبێ بەڵام بەداخەوە بەڕاستی ئێمە تا ئێستا بێئومێدین لەوە کە حکوومەتی یاریمی کوردستان وەکو پێویستێکی زەروری سەیری مامۆستانی وانە بێژکە و ساڵ بە ساڵ دەست پێدرێ وە کێشە گرفتەکان بە شێوەیەکی لاوەکی بەڕێنمایی و کۆمەڵێک دەستەواژە ساڵانە دەست پێدرێ وەکو ڕێنمایی ژمارە 14 کە بەداخەوە نەیتوانی چارەسەری کێشەکانی مامۆستانی وانە بێژ بە وانە بێژ بکە بەپێی لێدوانی تازەی وەزیری پەروەردە بەڕێز دکتۆر ئالان 30,000 زیاتر لە 30,000 مامۆستای وانە بێژ هەیە لە هەرێمی کوردستان خزمەتی کردی پەروەردە دەکەن لە ناوەندەکانی خوێندن. باشە بەس باز لەوە کرد لەم کابینەیە پێشتر باز 16,000 مامۆستای وانە بێژ دەکرا
ئێستا بۆتە 30,000 دووقات بۆتەوە ژمارەی مامۆسایانی وانە بێش بەڵێ بێگومان ساڵ بە ساڵ و پێویستی میلاکان لە ناوەندەکانی خوێندن زیاتر دەبێت و بەپێی تازەترین لێدوانی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم شۆ لێدوانیدا کە 30,000 زیاتر لە 30,000 مامۆستای وانەبێشەیە لە ناوەندەکانی خوێندن خزمەت دەکەن ئەمەش دەرئەنجامی ئەوەیە مامۆستانی وانەبێش پێویستین لە کەرتی پەروەردە کەواتە کە مامۆستایان وانەبێش پێویستین لە کەرتی پەروەردە کە ساڵانێکی زۆرە خزمەت دەکەن و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم داواکاریەکان و بێت دابمەزرێنە چونکە ساڵانێکی زۆرە بەڕاستی لە هەر وڵاتێک لە هەر شوێنێکی ئەم جیهانە بێ بەڕاستی ئەگەر 4 کەس ناڕزاتیە بێ سۆرۆکی حکومەت یان وەزیری پەیوەست دێنە سەر خەت وڵامی ئەم چینە دەداتەوە بەڵام بەداخۆ ئێمە 5 ساڵە 6 ساڵە دێنە سەر خەت لەگەڵ وەزارەت لەگەڵ حکومەت لەگەڵ بەربەرە گشتەکان دادەنیشین و پەیام دەدەین زیاتر لە دەیان و سەدان یا داشمانداوە دەیان سەدان بەرنامە پێش کردووە زیاتر لە 100 جار ئێمە لە بەردەم پەروەردەکانەوە خۆپیشاندانمان کردو بە شێوەیەکی زۆر مەدەنیانە بە شێوەیەکی زۆر دیموکراسانە بەڵام بەداخۆ حکوومەتی هەرێمی کوردستان بێباک و خەمسار بۆ لەئاز مامۆستانی وانەبێش باشە بە کورتی مامۆستا دواتر دێمە وڵات بەس باز لەو دەکرێت کە ئێستا نردنەوەی مامۆستایانی وانەبێژی شەیە دوای چەند ساڵ خزمەت بۆ نردنەوەیان بۆ ماڵەوە حاڵەتە هەبووە بەڵێ بێگومان هەر ئێستا بەڕاستی کە پێشەوە بەرنامە و داخلی ئەو بەرنامی بەڕێستان بم بەڕاستی لەیەک ناوەندی خوێندن لەیەکداوم لە کۆی 13 مامۆستای وانەبێژ 9 مامۆستای وانەبێژ ئیزن دراوەتەوە لە کاتێکدا ئەمرت بۆ دەرکردن وەکو پێویستی دانناون خێرا ئەمڕۆکە یەکەم زەرگی دەرگای کردنەوەی دەرگای قوتابخانەکانەوە ئیزنە داون نانی لە 13 مامۆستا لە ناوەندێک لە ناوەندەکان لە دەشتی هەولێر 9 مامۆستای وانەبێژ ئیزن دراوە دوای چەندین ساڵ خزمەتکردن لە کەرتی پەروەردە بەڕاستی وانەبێژان بەدڵ ڕاوکەی و بە قەلەقی دەستنێ ناوەندەکانی خوێندن هەمیشە چاویان لە دەرگاکانی ناوەندەکانی خوێندنەکەی مامۆستای میلاب گەڕێتەوە دوای هەموو خزمەت و هیلاکەتی کە لە ناوەندەکانی خوێندن پێشکەشی ڕۆڵەکانی ئەم نیشتمانە دەکات بەڵام بەداخەوە وڵامیان نادرێتەوە و ئیزن دەدرێن و بەخشینیان بۆ دەکرێت حیساب بۆ خزمەتی چەند ساڵی وانەبێژان ناکرێت سوپاس دەکەم دێمە وڵات دواتر لەسەر موچێکەش قسە دەکەین و هەڵوێستی داهاتوشتان ئایا بایکۆت و شت دەکەن مامۆستا مەریوان سەبارەت بە قوتابخانە بینەی قوتابخانە ئێستا بەپی ئامار یان نزیکەی بۆ نێشتنی دووداوامی هەرێمی کوردستان پێویستی بە نزیکەی 30,000 قوتابخانە هەیە حکوومەت دەڵێ ئەم ساڵ بودجەیان تەرخان کردووە ئەگەر جێبەجێ بکرێت 13 قوتابخانە دروست بکەن ینی ئەو بودجەی کە بۆ پەروەردە تەرخان دەکرێت بۆچی ئەوەندە کەمە ینی 30,000 قوتابخانە لەکوێ و 13 قوتابخانە لەکوێ بڵین ئەگەر دووسیش بکرێت بەڵێ ڕاستە ساڵانە قوتابخانە کەم دروستەکرێەوە وچی دروستەکرێت ئیتریا کۆمپانیایان مەسەلەن خێرخوازە کەمێکیش حکوومەتە بۆ تعمیرکردنیش بە هەمان شێوە کەمە ینی لە وەکو پێویست نییە شوێن و بینای قوتابخانە یعنی یەکێکە لە بنچینەکانی پەروەردە ئەمە حکوومەت تاکو ئێستاکە با بڵێن وەزارتی پەروەردە گرنگی پێنەوە ئێمە بێ ڕاستێک بڵین ینی بۆ وەڵامی ئەو پرسیاری بەڕێزت ئەمە نییە بڵێ وەڵا ئەمە لە وەزارتی پەروەردە توانە هەیە بەڵام وەزیرەکەی باش نییە ئەنیسان ئەبێ ڕاست بڵێ ئەم توانایە لە بەردەستی وەزیرە نییە توانای چی؟ توانای دابینکردنی بینا بۆ خوێندن توانای بودجە؟ بەڵێ ئەمە لە پێی ئەوترێت چی ئەمە لە لوتکایە یعنی ئەم دەسەڵاتە لە لوتکایە بۆ هەموو شتەکان لە ناویشانە بۆ پەروەردە واتە لوتکەی دەسەڵاتە ئەو بودجەی کەسە ئاماژەت پیاکە لە سا یەکدانێ بۆ بواری پەروەردە لە کاتێکا بۆ بوارێکی کە لەوانێوانە بێ بۆمە بۆ سەربازیان بۆ 150 سەربازی بەڵێ بۆ خوانە بەستیان موچەی مانگانەی هەرێن بە 150 بۆ سەرباز بەڵێ بۆ سەربازیە ئەمە بەمەبەستە ئەم جۆرەشتانە بەمەبەستە لە کاتێکا کە ئەکرا مەسەلەن ئەو بژەی کە هەیە بۆ بواری پەروەردە بەرسەر بکرێتەوە بۆی گرنگی زیاتر پێ بدرایە بەڵام تۆ لە کاتێکا مەسەلە وەزیرەکە ئەجوڵێ وەزیرەکە مەسەلەن بەشی خۆی مەدیر عامەکان مامۆساکان کارمەندەکان ئەمانە ئیش و کاری خۆیان ئەەکەن و کۆمە وەزارەتەکانیکە چالاکن بەڵام لوتکەی دەسەڵاتەکە تواناکە لای لوتکەی دەسەڵاتەکەیە باڵێ نایکەتی و پارتی ئەوانەی کە لە لوتکەی دەسەڵاتان لە حیزب و لە حکوومەت و ئەوانە ئەمە ئەوەی کە پێویستە بۆ بواری پەروەردەی سەرەکەن سەرفیان نەکرد ئێستا بۆ نمونەیەکەوە بێنمەوە لەسەر ئەم بینای خوێندن کە ئێستا ئەم پرسیارە لەسەر کرد ئەم ئێوارێ باڵێن سەعاتێک لەوە پێش من جۆم لە وەزیری پەروەردە بوو
بێژەرەکە یعنی زۆر زەقسی لێ کرد هی دەسەڵات بوو کەی ئێوە دووداوامی لە خوێندنا نایەڵن یعنی مەبەستی بینای خوێندنگە بوو کەی ئێوە دووداوامی نایەڵن یعنی ئەوە چاپێکەوتنەکەی ماوە نەیتوانی یعنی هەر قسەکانی ئێهێنا پێچ و پەنایە کرد و باسێک کرد و ئەوەکەین ئەوەکەین بەڵام نەیتوانی ئەوکەین هەنی تا لە مەوزوعی وانە بێشتی لە هیچ یعنی با من حەزەکەم جێگرانی خۆشەویست بینەرانی خۆشەویست و جەناوی شاگاداربی لە ساڵی نەوەیەکەوە هەتاکو ئێستاکە یەک شت نییە بڵین گرفتێک هەبێت لە بواری پەروەردەیە حکومەتی هەرێمی کوردستان چارەسەری کردبێ یعنی ئەمە گرفتی وانە بێژان ئەو بەڕێزار باسییان کرد ئەمە چارەسەر نەکراوە گرفتی میلاک و مامەسا بەشەی گشتی چارەسەر نەکراوە گرفتی معاش چارەسەر نەکراوە گرفتی بەرزە موچە و ئەوەی کە بەرزکردنەوەی موچە ئەوانە پلە بەرزکردنەوە ئەوە چارەسەر نەکراوە گرفتی بینای خوێندنگە چارەسەر نەکراوە کتێب چارەسەر نەکراوە پێداویستی ناو خوێندن چارەسەر ناڵێن هەر نییە یعنی هیچ کێشەیەکی چارەسەر نەکردووە بۆیە مەسەلەن ئێستا کە ئێمە لەم بەرنمەیە مەسەلەن کەمێک بە ڕەش بینی و قسەکەین ئێمە واقعەکەی ئەم دووداوامیە کۆتایی پێدام پرسیارە و سۆڕێکی ئەوەیە جەنابەت بکەم ئێستا بۆ نمونە ئەگەر هەرێمی کوردستان پێویستی بە نزیکەی 3000 قوتابخانە بێت ئەم ساڵ ئەگەر سێزەی دروست بکرێ ینی چەندی تر تاوا دەبێت 200 ساڵی تریش هەر باڵێن هەر تاوا نابێت ینی کێشەکە تاوا نابێت ئێستا مەسەلەن باسی چی ئەەکەن ئەو کاتەش باسییان نەکرد دوای ڕوخانی بەعەس دوای 2023 ئێمە چی بکەین لەگەڕێکی قەرەباڵخا زەوینێ بیکەین بە بینا بۆی دووداوامی چارەسەر بێ ئێمە بابەتمان ئەنووسی لە کەناڵەکان قسەمانە کرد نووسینمان ئەنووسی لە ڕۆژنامەکان ئامانە وەرە کاکە گیان بۆ نمونە ئێستا لە گەڕێژی بۆ وەختیاری یا ڕزگاری بۆ لە سلەیمانیا چڕی دانیشتوان یام گەڕەکانە باڵێن هەر گەڕێکێ لە هەولێر بە هەمان شێوە کێوتێتی تۆرە لەوێ دووداوامی بکە بە یەک داوامی وەرە و گەڕەکانی کە تازن ئەو گەڕەکانە بەخۆتاڵن بۆ منە لە هەولێر ئەوەنە لە سلەیمانی ئەوەنە چل گەڕک و لەوێ نازان ئەو هەموو گەڕکە تازێکراوە ئەی تۆ ئەم هەموو ئەم گەڕکە تازانە هەیە ئەم هەموو زەویتە تۆ لەما بەرنامەت نەو بێ کە دوو داوامی نهێڵی هەمووی بیکەی بە یەک داوامی ئەی تۆ ینی بیانووی پێیەکە چڕی دانیشتوان نایڵێ بەڵام بۆ گەڕەکە تازەکان هیچ بەرنامێکی سەبارەت بە بوجە ئێستا ئەو وەزیری پەرۆدە باسی لەوە کرد کە 100 میلیارێک تەخان کراوە بە پاڵپشتی سەرۆکی حکوومەت بەڵام ئێستا بوون و نەگەر بجێرێن ساڵانە زیاتر لە 10 تریلیۆن دینار یانی ناکاتە لە سەدایەک و پوینت ینی لە سەدا 0.10 لەستا کەمترە یان بتەوێت پەروەردە پێشکەوت لە سەد چەندی بۆجێ بۆ نمونە بۆ کاتی پەروەردەدا بنرێ بەپێی ستاندارد بەپێی ئەوە لانی کەم یعنی بەشی با بڵین شێر لە یعنی ورد وردەگە تۆ قۆناغ بە قۆناغ بڕێ بڵین نەک بڵێ لە پڕبۆی کە هین ئەوە با بڵین دروست نەبێت یعنی لانی کەم تۆ ئەگە بتەوێت تۆ کۆمەلگا پێشخی کاکە وەرە بەپێی سەرژمەی دانیشتوان با من نڵی بەپێی بەڵگە قسە بکەینەوەمانەوە کاکە ئێستا لە سەرای بەرنمەکان نەدوت 1,800,000 تەلەبە هەیە کاکە ئەمە نزیکەی 150 زیاتر 1000 مامۆستا هەیە وەرە کاکە گیان تەلەبەی زانکۆ لە هەموو کوردستانی بخەرە سەر مامۆستاکانی زانکۆی بخەرە سەر بڵین ئەوانەی خوار بنەڕەتی باخچی ساوایان و ئەوانەی بخەرە سەر بزانە لە هەرێمی کوردستانە نزیک ئەبێتەوە لەو 6 ملیۆنی کە باس ئەەکەن لەو 6 ملیۆنە نیوەی مامۆسا و تەلەبە نییە ئەنی ماڵ هەیە لە کوردستانە مناڵی لێنێتە دەرەوە یا مامۆسای لێنێتە دەرەوە یان کەسێکی لێنێتە دەرەوە کە سەر بە پەروەردە خوێنی باڵاوێت بەزانکۆ دەکاتە 2 ملیۆن بەزانکۆوە بەڵێ یعنی زیاتر یعنی نزیک ئەبێتەوە لە بڵین ئەگەر لە نیوە نەبێت لە نیوە شتێکەمتر باشە یعنی تۆ هەموو تەلەبەکانی زانکۆکانی کوردستان حسابکە مامۆساکانی حسابکە باشەوە کاگەگە بەپێی ئەمە بێت بودجە تەرخانکە بەپێی ئەم بوو ئەمە تەبا بەپێی ژمارەیە بەپێی ژمارە یعنی شت بەپێی ژمارە تەرخانەکرێت ئەبێت تۆ لە سا لانی کەم هیچ تەرخانەکەی ئەگەر لە سا 50 تەرخانەکەی لە سا 30 بۆ 40 تەرخانکەی بە بواری پەروەردە باشە تۆ ئەگەر ئەمە تەرخانکەی بۆ بواری پەروەردە گۆڕانکاری لە کۆمەلگا دروستە خۆ پەروەردە چییە خۆ بۆ نییە کە تۆ خوێنەواری دەبێ بزانی یەکوێگە کاتە دوو بۆ مۆزوع ئەمە نییە بۆ مۆزوع ئەمەیە کە نمونە هەیە وڵاتانی بە کورتی پێشکەوتونیانی بەڵێکی زۆر وڵاتێکی وەکو کۆریای باشوور وڵاتێکی وەکو مالیزیا ئەوانە خۆ لە وڵاتە پێشکەوتەکان نەبوون کەسێکی کردن وڵاتە پێشکەوتەکان بۆ چونکە هەستیان بە گرنگی پەروەردەکە لە پەروەردە دەستیان پێکرد ئەوە ڕاستە وڵاتە ئەوروپیەکان بناغەیەکیان هەیە لە بابلین لە پەروەردە و لە ئەوە بەڵام ئەو وڵاتە تازە پێشکەوتەکان وەکو کۆریا کەمە ئەنی عمری کەمە لە پێشکەوتنا مالیزیا کەمە ئەم تاکوتەرا وڵاتانە هەم کەمن
بە چونکە لە پەروەردەوە دەستیان پێکرد ئاسی گەشەگرتنیان لەبەر زیایە. سوپاس دەکەم بەڵێ بینیرانی بەڕست ناوبڕێک و دوای ناوبڕەکە دەگەڕێن و لای میوانەکەمان لە هەولێر لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر. جوانترین محاجرەی مۆدێرن و کلاستی، هەمیشە نوێگەری، دیزاینی ناوازە و دەگمەن. ئەزمونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا. دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا. جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین. لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە. تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێر. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. دڵنیا بوومینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست. کاک موسلیم سەبارەت بە وەکو لیژنەکەی خۆتان لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا هیچ فشارێکتان کردووە بۆی کێشەی مامۆستای وانە بێش یەکلا بکرێتەوە مەسەلەی پلەبەرزکردنەوەیە دیاریکردنی پاشەکەوتی موچەیەوە دابینکردی بودجەیەکی باش بۆ کەرتی پەروەردە؟ بێگومان کاک عەبدولحەکیم دەیان جارێ ئێمە یادداشتمان بەرز کردوتەوە و لە دانیشتنی پەرلەمانە باسی ئەو گرفتانەمان کردووە پێشمان وایە بەڕاستی یەکێ لەو هەرە گرفتە گەورانەی کە بۆتە بربەست لە بەردەم چارەسەرکردنی گرفتەکانی سەدەمی وەزارەتەکان و بە تایبەت وزارەتی پەروەردە نهاتنی پرۆژە یاسای بودجێ بۆ پەرلەمانی کوردستان کە نزیکەی 8 ساڵە پەرلەمانی کوردستان پرۆژە یاسای بودجە نایەت کە ئەمە مقداری خەرجەکانی وەزارەتەکان دابین ناکا بۆی کە هەر وەزارەتێک بتوانێت بەرچاوی ڕۆشن بێ بۆی پرۆژەکانی خۆی بە ئەنجام بگەێنێەوە گرفتەکانی خۆی چارەسەر بکە و ئێمە بەڕاستی لەسەر گرفتی مامۆستایانی وانە بێژ وە لەسەر گرفتی نەمانی تەرفی و عەلاوە بە مامۆستایان و پێدانی زەوی پێیان وەروەها گەڕانەوەی پاشەکەوت بە مامۆستایان دروستکردنی قوتابخانەوێ ئەمانە بەڕاستی هەموو پرۆژەمان هەبوو لە پەرلەمانی کوردستان یادداشتمان پێشکەش کردووە و بەش بە حاڵی خۆمان لە کۆبوونەوەکانە لەگەڵ وەزارەتی مانی کە وەزارەتی پەروەردە باسمان کردووە بۆیە بەڕاستی من پێم ناخۆشەوە قسەیەکەم بەڵام بەڕاستی ئەگەر بەو شێوە بڕواوە ئەوەی ئێستا هەیە ئەو لۆدەی کە لەسەر قوتابخانەکانە هەیە کە ئێمە ئێستا لە هەرێمی کوردستانە پێویستمان بە ڕێژەیەکی زۆری قوتابخانە هەیە کە دروست بکرێت لە نوێیی جگە لەوەی کە ئێمە ڕێژەیەکی زۆری قوتابخانەمان هەیە بەڕاستی زۆر شەکەت و ماندوو هیلاکن کە ساڵانێکی زۆر خزمەتەکەن بەبێ ئەوەی کە بودجەیان بۆ تەشخیص بکرێت نوێژەم بکرێنەوە ئەگەر بەم شێوەیە بڕوە و قوتابخانەی نوێ دروست نەکرێت پێم وایە نەک ئێمە دوو دەوامی نایاڵین بەداخەوە بەرەو سێ دەوامی ئەڕۆین هەمومان بەرەو ئاراستە ئەڕۆین کە ئەمە پێمانەوە ئەو مەترسیێکی گەورەی لە هەرێمی کوردستانە کە ئەگەر ئەمە چارەسەر نەکرێ ئێمە ڕاستی بەش بە حاڵی خۆمان بۆ چارەسەرکردنی ئەم گرفتێش بەرچاوڕۆشنیمان داوە وتومانە ئەکرێ وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتە معنیەکانی پلاندانان بازرگانی ئاوەدانکردنەوە پرۆژەی هاوبەشیان هەبێ لەگەڵ دەستەوە بەرهێنان ئێمە ڕێژەیەکی زۆری
شەریکات و کۆمپانیای زەبەلاحمانێ لە ڕێمی کوردستانە پرۆژەیەوە بەرهێنانەکەن ئەمانە سەدان ملیار دلار قازان دەکەن خۆ ئەکرێ ئەمانە لایەن حکوومەت ڕێمی کوردستانەوە بکرێ بەمەرج لەسەریان کە بە پێی بڕیار و ڕێنمایی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پەروەردە ڕێژەیەکی قوتابخانە دیاری بکرێ بۆ ئەو پرۆژە گەورانەی کە دروست دەکرێن لای کۆمپانیەکانەوە ئەوانش بتوانن بەشدار بن قوتابخانە دروست بکەن ئەگەر لە ئێستا حکوومەت ڕێمی کوردستان نەتوانێت ئەم گرفتەیە چارەسەر بکە بۆ ئێمە بەڕاستی ئێمە ئەبینین ئێمە لە ڕێمی کوردستانە ئێستا لە سەرزەمی شار و شارۆچکەکانە لۆدێکی زۆر لەسەر قوتابخانەکان هەیە بەڕێوەبەرێک ناتوانێت بەڕاستی بە ئارەزوی خۆ قوتابی وەربگرێ هەمووی قوتابی لێ زیادە و هەمووی لە ژوورەوە قوتابیان بەڕاستی بە ڕێژەیەک مەوجودن لە ناوپۆل کە مامۆستا ناتوانێت ئیسیعابی ئەم ڕێژەیە زۆرە بکەوە ناتوانێت بە شێوەیەکی تەندروست و ستاندار دەرسەکە شەرح بکەوە قوتابیانش بامان شێوە زیانمەندی سەرەکی و ئەساسین کە ناتوانن استیفادە لە زانیاری و ئەزمموی مامۆسایان بکەن باشە بەس ئەو هەر خۆی خەلەلی حکوومەتیش نییە کە ئێستا پرۆژەکانی نیشتەجێبوون پرۆژەیەکی زۆر هەیە کە بەپێی دەستەوە بەرێنان بڵێن کە پرۆژەکان پێداشۆخەکانی یەکەکانی نیشتەجێبوون دەبووە قوتابخانی تێدا دروستکە بەڵام دروست نەکراوە بەشێکیان هەر کردویانە شوێنی قوتابخانی حکومی کە دەبووە قوتابخانی حکومی تێدا دروستکەن کردویانە بە ئەهەلی بۆچی فشار نەکراوە لە مرۆشەوەنی ئەو یەکانی نیشتەجێبوون کە بەشێکی زۆریان قوتابخانیان تیانە قوتابخانیان تێدا بووە ئەو مەرجە جێبەجێ نەکراوە باڵێ ئێمە لە ماوەکانی ڕابردوو ئەم بابەتەشمان باس کردو لەگەڵ وەزار یاداشمان پێشکەش کردوون باڵێ کۆمەڵێک پرۆژان لە ڕێمی کوردستانە پرۆژەی سەکەنین پرۆژەی نیشتەجێبوونن بەڵام بەداخەوە لە جیاتی ئەوەی کە نەخۆشخانەی تیا بێ قوتابخانەی تێدا بێ باخچەی ساوایانی تێدا بێ ئەمانە وجودیان نێو پرۆژە سەکەنیەکانە بە شێوەیەکی سەطحی دروست کراون و بەڕاستی خزمەت گوزاریە سەرەتاییەکانی وەکو قوتابخانە و باخچەی ساوایان و نەخۆشخانەکانیان تێدانین ئەمە جگە لەوەی ئێمە داوامان کردووە کە کۆمپانیا و شەریکاتەکان بەشدار بن لە نۆژەنکردنەوە و دروستکردنی قوتابخانەی نوێ بەڵام بە پێچەوانەوە لە ڕێمی کوردستانە ئەو پرۆژانەی کە دروستی شەکرێن بەڕاستی ئەو مەرجانیان تێدا نییە کە هاوڵاتیەکی نیشتەجێ لەو پرۆژانە بتوانێت منداڵەکانی خۆی بنێرێتە قوتابخانەیە کە لەوێ بوونی هەبێ و نەبێ بەبار بەسەری سپێنێ قوسیاری تایبەتی بۆ بگرێ بنێرێتە دەرەوەی سنووری بڵێن نیشتەجێبوونەکەی خۆی و ببێتە بار بەسەر قوتابخانەیەکی ترەوە کە شوێنی قوتابیەکی ترەگرێ بەڕاستی بۆ ئێمە بەڕاستی گرفتە لە زۆربەی شارە نیشتەجێبوونەکانە هەیە لە زۆربەی شارەکانیشە و ئێمە بەڕاستی وەزارەتمان لێ ئاگادار کردوێتەوە ئێمە پێمان وایە بەڕاستی ئەمە گرفتێکی زۆر گەورەیە ئێمە لە هەرێمی کوردستانە ساڵانە ڕێژەی قوتابی زیادەکە ستاندەرد بۆیە پێویستمان بە مامۆستای میلاکە زیاد بکرێ و مامۆستایان دەرگای دامەزراندنیان بۆ بکرێتەوە جگە لەوەش پێویستمان بەوەیە ڕێژەیەکی زۆری قوتابخانەی نوێ دروست بکرێ و جا لەوەش پێویستمان بۆیە ڕێژەیەکی زۆر لە قوتابخانە کە ئێستا زۆر هیلاکن کەلکی ئەویان نەما قوتابی تیا بخوێنێ نوێژەم بکرێنەوە ئێستاش لە زۆرێک لە شوێنەکە قوتابخانەمان هەیە لە خوشت و قڕ دروست کراوە قوتابخانەمان هەیە بەڕاستی دڵۆپە ئەکاسەری قوتابخانەمان هەیە دەرەزی داوە دیوارەکەی ئیوە نیە قوتابی تیا بخوێنێ قوتابخانەمان هەیە لە کابینایە بەڕاستی قوتابی چۆن نتوانین لە کابینە لە زستانە بخوێنێ ساردی و گەرمی لە قوتابخانەکانە کێشەی هەیە بۆ ئێمە پێمان وایە گرفتێکی گەورەیە ئەگەر ئەمە چارەسەری بۆ نەکرێت لە ئێستاوە دەستی پێ نەکرێ خۆی مناڵێ با بە ساڵێک چارەسەر بکرێ بەڵام ئەم بێخەمیە ئەم ساردیەی کە دەست نابدرێ بۆ چارەسەرکردنی بەڕاستی ئێمە گرفتێکە ئێمە پێمان وایە لە ساڵی ئایندەدا زیانەکانی گەورەترەکەن. سپاس دەکەم مامۆستا کاروخ سەبارەت بە وەکو مامۆسایانی وانە بێش ینی ئەو موسەی کە دیاری کراوە بزانام 200,000 تاوەکو 450,000 دینار بەشیز دەکا و هیچ نیازێکتان هەیە ئەگەر وەڵامتان نەدرێتەوە بایکۆت بکرێ خۆپیشاندان بکرێت چونکە ئێوە ڕێژەیەکی زۆر 30,000 مامۆسا ڕێژەیەکی زۆر زۆرە هیچ بڵێن هەڵوێستان دەبێت؟ بێگومان بەڕاستی شایستەی مامۆستانی وانە بێش کە لە خەرجی دانراوە بەداخەوە هاوشێوی پرۆژەکان و نسری دەواییەکان سەیر دەکرێت بەداخەوە ئەمە جۆرێکە لە ئیهانەکردن جۆرێکە لە بەکەم سێریکردنی ڕۆڵ و پێگەی مامۆستا لە هەرێمی کوردستان چونکە بەڕاستی پێویست بوو شایستە و موچەی مامۆستان لە وەزارەتی پەروەردە دانرابوونەکو لە خەرجی هەمیشە بە 2 مانگ جارێک مامۆستانی وانە بێش شایستەکانیان وەردەگرن لە کاتی خۆیان داوەری ناکردن ئەم بەش بەهۆی ئەوەی کە زۆرینەی مامۆستانی وانە بێش لە گوند و دیهاتەکان داوام دەکەن کرێ هاتچۆیان لەسرە لە 250,000 تا 400,000 وەردەگرن ئەمە زیاتر بە کرێ هاتچۆ و مانەوە و ماوسیرفاتی
پیداویستەکانی قوتابخانە سەر دەکەن ئەوەی کە مامەسا داوام دەکەوت بۆ موچەکەمەیە تەنها ئومێدی بۆ دوا ڕۆژەکە ببێت بە هەمیشەی تا بمەزرێت ئەگینا هەر مامەسایەکی وانە بێشکەلی بپرسی بەڕاستی بۆ موچەکەمە ناتوانێت بەردەوام بێ و داوام بکە وە ساڵانی گزۆرە بەڕاستی هەم لە قەیرانەکان کە لە 2014ەوە پرۆسەی دامەزراندن وەستاوە ژمارەیەکی زۆر لە مامەسانی میلاکی دامەزرا و خانشین بوون وەژمارەیەکی زۆر کۆچیان کردووە و وازیان هێناوە ئەبا حکومت بەڕاستی پلانی هەبە ساڵانە بەشێک لە مامەسایان لە شوێنەوەی کە خانشین دەبێت دامەزرابە بێگومان کۆبوونەوەی ئێمە لەگەڵ دیوانی ئەنجومەنی وەزیران کە 27 حەوت بوو لە بە ئامادەبوونی وەزیری پەروەردە سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران دکتۆر مەمەد سەباح و ڕاوێژگار و نوێنەری سەرۆی حکومەت لێوە بوو و دکتۆر ئالان لەو کۆبوونەوە ئاماژە بە پرۆژە و دید و پەیامێکدا بۆ مامەسانی وانبێژ کە ئێمە پرۆژەمان هەیە بۆ مامەسانی وانبێژ بۆی کە چاوەڕێی وڵامی حکومەتین کە بتوانین مامەسانی وانەبێژ ساڵانە لە شوێنی خانیشتینان ئەوان دابمەزرێنی بەڵام بەداخەوە زیاترەوە لە دوومانکە تا ئێستا وەڵامی داواکاری مامەسانی وانەبێژ لەگەڵ سەرجەم پەروەردەکان و نێنێراتی 43 پەروەردەمان هەیە چاوەڕێی ئەوەن کە لە نزیکترین کاتدا بەڕاستی وەڵام بدرێنەوە بێگومان هەڵوێستمان دەبێت ئێمە لەگەڵ نوێنەرەکان بەرداوام لە سەرخەتین بەرداوام قسەمان هەیە چ لەگەڵ وەزارەت خۆم لە دووشەمە ڕابردوو لەگەڵ بریکاری وەزیر دکتۆر سەیوان عەلی دانیشتین و چاوەڕێی ئەوەن بەڕاستی وەڵام بدرێنەوە ئەوەی کە تا ئێستا لە یەکەم زەنگی کردنەوەی دەرگای قوتابخانەکان بایکۆتمان نەکردووە هەر لەبەر ئەو پرۆژەوە بۆ کە وەزارەتی پەروەردە گەڵاڵی کردو و تەقدیمی ئەنجومەنی وەزیرانی کردو ئەگەر بێ ئومێد کرێت ئێمە بەڕاستی حکومەتی هەرێمی کوردستان بێ ئومێد دەکەین هەرچەندە پێما خۆش نیە بەڕاستی ڕۆڵەکانی ئەم نیشتمانە قوتابیان و خوێندکارانی ئەم نیشتمانە نەخوێنداوار بن بۆ بەهۆی بایکۆت و خۆپیشاندانی مامەسانی وانەبێژەوە بەڵام بۆ ئەوی لە قەدری و پێگەی مامەسانی وانەبێژ کە لە ساڵ 20 کۆی میلیاکاتی پەروەردە پێگرێنن بۆی کە بزانن کە مامەسانی وانەبێژ پێویستی لە کەرتی پەروەردە بایکۆتی پرۆسەی خوێندن لە کاتێکی ئەساسدا دەکەن کە پێویست بن و لە کاتی تاقیکردنەوەکانەوە بایکۆتی پرۆسی خوێندن دەکەین بە هیوان ئەوەی کە نەگاتەوەی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە بەدەم داواکاری مامەسانی وانەبێژەوە بێ کە پێویستین بەڕاستی مامەسانی وە نەکو بندیوار نین ئەوەی کە کاک حەکیم ئەوەی کە لەم نیشتمانە هەیە زۆر جار سیاسیەکان نیشتمان پەروەری بە مامەسان دەفرۆشنەوە وەکو میوانەکان ئاگادارن بەڕاستی لە ساڵانی ڕابردوو مامەسانی بەڵێ بەڵێ مامۆستا بەڵێ دێمە وڵات مامۆستا کاروخ مامۆستا مەریوان سەبارەت بە دەستێوەردانی حیزبیش چەندە کاریگەری خراپی دروست کردو ئەمڕۆ بەڕۆبەر گشتی پەروەردەی سلێمانی باسی لەوە کرد کە دەستێوەردانێت تا باسی لەوە کە کۆمیتەکانی یەکێتی ئێستا زۆر لەم سنوور تەداخل دەکەن بێگومان لە سنووری ئەو دیش تەداخل هەیە زیانێکی گەورەیە لە دانانی بەڕۆبەری گشتی بێ مدیرەکان بێ زیانی زۆری یاخواتە لە ناو پرۆگرامەکانی خوێندن بۆ نووسینەوەی مێژوش ناکۆکیە لە نێوە هەردوو حیزبەکە بەڵێ دەستێوەردانی حیزبی کاک حەشیم لە ساڵی 91 کە ئەمانە هاتنە سەر حکوم و لە ساڵی 92 کە حکومەتی هەرێمی کوردستان دامەزرا هەتاوکو ئێستاکە نەوەستاوە یعنی شتێکە بەردەوامە لە ئێستاە شتەکە ڕوتێکی کەی وەرگرتووە لەم چەند ساڵە حیزبێک کە ئاسی جەماوەری کە داڵبەزێت بۆ ئەوەی کە بەشێک لە لایەنگرانی خۆی با بڵێن ڕازی بکات یە چی ئەکات یە پلەپۆستیان بۆ دۆزێتەوە ئێستا ئەگە بڵێ پۆستی وەزیر بەرحاڵ یعنی ئەو حیزبێکە حکومت پێکێنێ ئاحتیادیە وەزیرەکە لە خۆی بێت بەڵام غێری ئەوە پێویستە ئەو پلەپۆستانەی کە هەیە بە ئینسانی دڵسۆز کێ زۆر باشە یعنی کێ زۆر باشە بە ئینسانی دڵسۆز پڕ بکرێتەوە ڕاست ئێمە ناڵین دڵسۆز لەم بوارەیان نییە لە هەموو لایەنەکان و هەموو حیزبەکان ناڵێن نییە بەڵام پێویستە بۆ ئەوەی کە تۆ بە باشترین شێوە پەروەردە ببەی بەڕێوە پێویست ناکات تۆ لە بەڕێوبەری قوتابخانە و مەکتەبێکەوە هەتاوکوێتە سەر مدیر عام تۆ ئەمانە بە پۆست بزانی ئەمانە پۆستی خزمەت گوزارین ئەبێت تۆ خزمەتی قڵی بکەیت نەک ئەمە تۆ بۆ کەسێک دانی کە ئەمە یان سودمەندی مادی بێتن لە هەر ڕوێکەوە بێ لە ڕووی مەعاشەوە بێ لە ڕووی دەستکەوتی ترەوە بێ یان مەسەلە لە ڕووی گەندەڵی و ئەم جۆرەشتانەوە بێ ئەمە گەورەترین زەرەر لە بواری پەروەردە بەمە ئەکەوێت بۆ چونکە ئەگەر بەرپرسێک لە بواری
پەروەردە ئەگە کەم و کوڕێکی شێبێ بەڵامەکە حیزبی لە پێش بێ یعنی بە ئاسانی لا ناورێ ئەمەیەک لێکێ مشکلەکانی دەستێوەردان ئەمەیە لەبەر ئەوە تا ئێستا کە ئەوانەی کە بەڕێوبەری پەروەردەکانن ساڵانێ بۆ مشتریفەکانیش تا ڕادەیەک هەر هەیە ئێسش با بڵێن بەڕێبەرە گشتەکان و بەڕێبەری خوێندەکان لە ئەوەی کە لە لای با بڵێن پارتیەوەشی لە لایەکەتیە بە شێوەیەکی گشتی ئەمانە ئیتر تاکوتەرایەکی لێ دەچێت مەگەر لە شوێنێکی دووریان لەم لایەک لەولایەک کە کەس نەبێت یعنی حاڵی دەگمەن نەبێت سەر بەو دوو حیزب کاتمان کەمەوە بەسپارت بە کوالیتی خوێندن ساڵ بە ساڵدا دەبەزێت یاخود ئێستا حەزنەکردنی قوتابی شەیە حەز ناکە بەشێکی زۆریان بسن بۆ قوتابخانە ینی ئەوش چارەسەر دەکرێت توانرێت کوالیتی خوێندن ئێمە ینی بەڕاستی خۆمان هەڵەخڵەتین بڵین کوالیتی خوێندن بەرزە کوالیتی خوێندن بەرز نییە کوالیتی خوێندن نزمە چی دەپێورێ کوالیتی خوێندن بەڵێ بەچی دەپێورێ کوالیتی خوێندن بەچی دەپێورێ مەسەلەن بەوە ئەپێورێت کە خۆشەویستی با بڵێن مناڵ بۆ خوێندن زیاتر بێت و بۆ ئەپێورێ بە وەزیری وەزارەتی پەروەردە پێمان بڵێت کە لە ئەنجام ئەپێورێ ئەنجامەکەی چییە بڵێ ئەم ساڵ 40,000 تەلەبەمان بووە لە پۆلی 12 ئامادەی چەند تەلەبەی لەمە دەرچووە باشە و چەندی لەمەنە بۆ ئەمەنەی هێناوە یعنی کوالیتی خوێندن بەمە ئەپێورێ تۆ ئاستی خوێندن یا مەسەلەن بەڕێوبەرەتێکیان هەیە لە بواری هەڵسەنگاندنا من ئەمێوارە بیستم لە زمانی وەزیر و ئەو هەڵسەنگاندەمان بۆ بکە کە ئاستی خوێندن و دەرچوون نمرەهێنان چکارە پێوەرەمان هەیە بۆ ئەو وەڵامی نمرە باشتر پێوەرە بە کورتی سێوار بە حەز نەکردنی قوتابیش بۆ قوتابخانە حەز نەکردن چییە؟ مەسەلەن یەکێک لە هۆکارەکان ئەوەیە ئەم مناڵە هەست و شعوری هەیە ئەبینێ مەسەلەن کەسێکی مامۆستایە کەسێکی فەرمانبەرە کەسێکی لە دام و دەستگایەکی حکومیە ئیشەکە یعنی مناڵێک لە هەشتی بنەڕەتی بێ هەست بەوە کاکامە ژیانی لە ڕێی خوێندنەوە مەسۆگەر نییە لە ساڵانی نیە بڵێن بڵێ دامەزراندن و لە ساڵانی هەفتاکانی هەشتاکان کەسێکە زانکۆی تاواکرد ژیانی ئەگۆڕا ئێستا ژیانی ناگۆڕێ بەیسانێکی بێکار ئێمە چۆن حەز بۆ خوێندن دروستە بێت سوپاس دەکەم کاک مسلیم کاتمان زۆر کەمەوە بەس سەبارەت بە دەستێوەردانی حیزبێگە شتێکت ماوە سەبارەت بە پەرۆدەی ئیسلامیش کە پێشتر مشتومڕی لەسەر بۆم ساڵی خوێندن چۆنێک لاکراوە بە کورتی بێ سوپاس دەکەم وڵات دەستێوەردانی حزبی بەداخەوە ینی وەک هەموو کایەکانی تر لە هەموو وەزارەتێکی ترا هەیە لە هەر لە دانانی بەڕێوەبەری و پەروەردەکان و بریکار و جێگر و بەڕێوەبەری قوتابخانەکان و سەرپەرشتیار و هەمووی هەروایە بەداخەوە ئەمە یاسایەکمان لەبەردەمە لە پەرلەمانی کوردستانە لەم یاسایە باسی دانانی بەڕێوەبەر و سەرپەرشتیار و بریکار و حتا یاریدەری بەڕێوەبەر و قوتابخانەکان هەمومان دەکردووە مودەشمان بۆ داری کردووە ومێ دەکەم کە بەڕاستی بەشێک لەو گرفتانێک هەیە چارەسەر بکرێت سەبارەت بە سەبارەت بە بابەتی گرفتی بەردەم پەروەردەی ئیسلامی کە لە ماوەکانی ڕابردووە کێشەی هەبوو ئەوە کە دەنگۆی ئەوە هەبوو کە پەروەردەی ئیسلامی ناوەکەی نامێنێەوە پەروەردەی ئاین ناوزەند کرابوو ناو پرۆژه یاساکە سوپاس بەخوا لە قۆناغی یەکەما ئێمە توانیمان ئەم بابەتە لە بابەتێکی لاوەچی یاخود بابەتێکی گرنگی پێنەدراو بێنینە ناو پرۆگرامێکی سەرەکی وەک سەرجەم پرۆگرامەکانی تر ئێستا پرۆگرامێکی سەرەکیە و دواتریش لە قۆناغی دووەمە سوپاس بۆ دڵسۆزان و خەمخۆران ئێستا وەکو ناونیشانی پەروەردەی ئیسلامی سابتە کەەوە جێ دڵخۆشی بوو بۆ هەموو لایەک سوپاس دەکەم ماوسە کارۆخ کاتم زۆر کەمەوە بەس لەو کاتەوە لەگەڵی منەمای باسی نیشتیمان پەروەری دەکرد فەرمووە بزانام 3 ڕۆژدانرا بوو بۆ دروستکردنی نیشتیمانی نیشتیمانی ئەگەر شتێکشتی مابێ وەکو نوێنەری مامۆسانی وانە بێژ بە کورتی بێ سوپاس دەکەم بێگومان بەداخەوە 30 ساڵ لە حکوومەت یاریمی کوردستان کار لەسەر دامەڵینی ئینتیمای نیشتیمان دەکات لەسەر مامۆستایان لەسەر تاک بە تاکی ئەم کۆمەڵگایە لەسەر قوتابیان لەسەر خوێندکاران ناتوانێت بە 3 ڕۆژ ئینتیمای نیشتیمانی گەڕێتەوە ئەبێ ئەنتیمای نیشتیمان و خۆشەویستی نیشتیمان بە کردار بیگەڕێنەوە بەوەی کە وڵامی تاک بە تاکی ئەم کۆمەڵگایە بدەیتەوە بە دامەزراندن بێ بە خۆشەویستی نیشتیمان بێ بعد کۆتای هێنان بە گەندەڵی و بە کۆتای هێنان بە فەسادی و قۆڕخیاری بەو شێوازە دەتوانانی ئینتیمای نیشتیمان بگەڕێنیەوە بەڵێ کۆتایی قسەی ئێمە لەسەر دامەزراندنی مامۆستانی وانە بێش ئەوەیە کە بەڕاستی وەزارەتی پەروەردە ئەم پرۆژەی ئەم دیدێک کە بە پێشکەشی ئەنجومەنی وەزیران کردووە وەڵامان بدرێتەوە بەوەی بەڕاستی دووبارە و سێبارە گرفتی
بەردەم پرۆسەی خوێندن دووبارە نەبێتەوە لەسەر بایکۆتکردنی پرۆسەی خوێندن مامۆستانی وانە بێش و نوێنەرەکان بەردەوام لەسەر خەتن و لەگەڵ وەزارات لەگەڵ وەزیرەکان لەگەڵ حکومەت لەسەرەوەی کە بەڕاستی مامۆستانی وان بێ ساڵانێکی زۆرە پش و درێژن و چاوەڕێی ئەوەن حکومەت وڵامیاندێتەوە ئەگەر حکومەت هێرمی کوردستان ئێمە بێومەتکە لەسەر ئەوەی کە وڵامی چینێکی زیندوو و چینێکی چالاکی گەنجی ئەم نیشتمانە ناداتەوە ئێمەش بەڕاستی بێومێدیان دەکەین و بایکۆتی پرۆسەی خوێندەدێ دەکەین لە کاتێکی ئەساسە کە کاتی تاقیکردنەوەکان بێت سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان مامۆستا کاروخ عەبدوڵڵا نوێنەری مامۆستانی وانە پێش لە ڕانیەوە هەروە مسلیم عەبدوڵڵا جێگیری سەرۆکی لیژنەی پەروەردەخوێنی باڵا لە پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە هەروە مامۆستا مەریوان حلمی پسپۆڕی پەروەردە لە سەعودی سوپاسی ئامادەبوونی سوپاسی ئامادەبوونتان دەکەین سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە واتانەکەم